شوێنێک دوای ئاوارەبوونیان جارێکی تر لەدایک بوودن. بارمێل یەکیگە لە گەڕەکە کۆنەکانی شاری خانەقین. نێژۆگەیەکی دەورە ساڵانی 60ەکان و 70ەکان وەختەی ئاوایەکی سادەبی و تازە دەسوپی کرد. ئەوسا مەسفە لە تیلی کە شوونیگری فرەی مردمەگەی بارمێل لە تی تەعین بێ. فرەی مردمەگەی لە عەشیرەتە ئەرکەوازی هەمان وەختیش کورد و عەرەب هانەتی. لە ساڵی 1975 مردم بارمیل ئاوارە کرێن و لە ساڵی 2003 جارێکی تر وەلایەن کرخافەرەت ئاوایەگەیان ئاوادان کرێتە. بەنداوی ئەڵوان هاڵەتی کە شوێنێکی گەشتیاریە و ڕۆژانە مردم ئەرە سەیران سەردانیکەن. ئیوەش حەزکان باس لە مێژووی چ گەڕێکی یان ئاوایی گەرەدان بکەیمن لە کۆمێتەرەمان بیشنەی.